هەڵەبجە و گوردانی شوان دوو کارەسات و یەکیات. ئەمڕۆ 26 ڕەشەمە ڕێکەوتی 7 مارس ساڵ ڕۆژی گیان بە خەتکردنی هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە لە گوردانی شوانە. ئەم ڕۆژە لە مێژووی خەباتی خەڵکی کوردستاندا هاوکاتە لەگەڵ ساڵ ڕۆژی یەکێک لە کارەسات بارترین جنایەتەکانی سەدەی 20م واتە شیمیا بارانی شاری هەڵەبجە دووڕوودا و دوو کارەسات یەکیات. 38 ساڵ لەمەوبەر ڕێک لەم ڕۆژەدا لە کاتژمێر 11:35 خولەکی پێش نیوەڕۆ چەند فڕۆکەیەکی بۆمب هاوێژی ڕژێمی بەعسی عێراق لە ئاسمانی شاری هەڵەبجەوە دەرکەوتن. ئەوەی کە بەسەر خەڵکی ئەم شارەدا هات هێرشێکی سەربازی یاسایی نەبوو، بەڵکو تاوانێکی ئاشکرا بوو لە دژی مرۆڤایەتی. بۆمبە شیمیاویەکان بەسەر منداڵان، ژنان، پیاوان، گەنجان و بەسەڵەچوان دابارین. شەقام، ماڵ، پەناگە و کۆڵانەکانی شار لە چەند ساتێکدا بوون بە مەیدانی مەرگ. لە هەمان کاتژمێرە سەرەتاییەکانیشدا زیاتر لە 5,000 کەس لە خەڵکی هەڵەبجە گیانیان لەدەستدا، بەریندار یاخۆت ژەهراوی بوون. ئاماری ڕاستەقینەی قوربانیان بە هەژمارکردنی ئەم کەسانە کە لە ڕۆژان و هەفتەکانی دواتردا بەهۆی کاریگەری گازە شەهراویەکانەوە گیانیان بەخت کرد، ئەمەرەکە زۆر لەوە زیاتر بوو. هەڵەبجە لەو ڕۆژەدا بوو بە هێرۆشیمای کوردستان، برینێکی خوێناوی و قۆڵ لەسەر سیمای جەماوەرێکی کە ساڵنێکی زۆر لەژێر کۆت و بەندی ستەم و تونند و تیژی دەوڵەتی بەعزدا دەچەوسانەوە. هەڵەبجە هێمای ژیان بوو، هێمای خەڵکێک بوو کە دەیانویست لە ئاشتیدا بژین، بەڵام ڕژێمی بەعز بە بەکارهێنانی چەکی شیمیایی ئەم ژیانەی کردە ئامانج. ئەم تاوانە تەنها هێرش بۆ سەر شارێک نەبوو، بەڵکو هێرش بوو بۆ سەر مرۆڤایەتی، هێرش بوو بۆ سەر ویژدانی جیهان و هێرش بوو بۆ سەر مافی خەڵکێک بۆ زیندومانەوە. بەڵام هەڵەبجە تاکە ڕووداو نەبوو. حکوومەتی بەعز لە ساڵەکانی پێشتردا گەلێک تاوانی لە دژی خەڵکی عێراق بەتایبەت خەڵکی کوردستان ئەنجامدا بوو. لە ئۆپراسیۆنی بەد ناوێن فالدا هەزاران کەس سەریان بە پەتی سێدارە کرا و تەرمەکانیان لە گۆڕەپە کۆمەڵەکانی ناوەندیەکانی عێراقدا شاردانەوە، شارەکان و چەندین هەزار گون خاپور کرا. خەڵکیان بەو پەڕی وەحشیگەری لە ماڵ و حاڵی خۆیان هەڵکەند و لە ئۆردوگا زۆرە ملەکاندا کە زیاتر لە سەربازگە دەچوون زیندانی کرد. لە ڕاستیدا هەڵەبجە تەنها یەکێک بوو لە زنجیرە تاوانەکانی ڕژێمی بەعز، نەک دەستپێکێک. ئەم هەموو تاوانە لە بارودۆخێکدا ڕوویان دەدا کە ڕژێمی بەعز لە گۆشەگیریەکی تەواودا نەبوو. بە پێچەوانەوە سەدام حسێن و حکوومەتەکەی لەگەڵ هەردوو زلهێزی ئەو کات واتایەکێتی سۆڤیەتی پێشوو و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندی سیاسی، بازرگانی و تەنانەت کلتوریشیان هەبوو. هەردوو بلۆکی جیهانی ئەو سەردەمە دەوریان هەبوو لە تاریککردنی حکوومەتی بەعز بە جۆرەها چەک و کەرەستەی جەنگی. هێزە جەنگیەکان بێبەری نەبوون لە پێکهاتنی ئەو جەبەخانەیەی کە دواتر دژی خەڵکی کوردستانیش بەکارهات. بێ ئەو هاوکاریانە و بە بێدەنگی دواتری ئەو لایەنانە لە ئاز بەکارهێنانی چەکی شیمیایی کارەساتی هەڵەبجە ممکن نەبوو. هەر بۆیە هەڵەبجە تەنها ناوی تاوانێکی ناوچەیی نییە، بەڵکو ناوی شەرمازاریەکی جیهانیشە. سەرڕای هەموومانش مێژوو تەنها مێژووی تاوانباران نییە، مێژووی جەماوەریشە. خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستان سەرڕای ئەو هەموو ئازار و وێرانیە لە نوێ شارەکان بنیات نایەوە، ژیانیان لە هەناوی خۆڵەمێش دەرهێنا، یادی ئازیزانیان بە زیندوی ڕاگرت و نیشانیاندا کە مەرگ ئەگەرچی دەتوانێت جەستەی مرۆڤ بسڕێتەوە، بەڵام ناتوانێت ئیرادەی خەڵک بۆ ژیان لەناو ببات. ئەمڕۆ سەدام حسێن و حکوومەتی بەعز لە گۆڕدا ڕزی بوون، بەڵام ناوی هەڵەبجە هەر بە زیندوی ماوەتەوە و وەکو بەڵگەیەکی حاشا هەڵنەگر لە تاوانێکی جەنگی لە یاد و بیرەوەری خەڵکدا ماوەتەوە. ڕێک ڕۆژێک دوای هەڵەبجە واتە 7 مارسی 1980 زاینی کارەساتێکی دیکە لە هەمان ناوچە ڕوویدا کە ناوی خۆی لە مێژووی خەباتی کۆمەڵەدا هەمیشەیی کرد، واتە گیان بەخەتکردنی پێشمەرگەکانی گۆردانی شوان. ئەم دوو ڕووداوە پێکەوە بوونەتە بەشێک لە بیرەوەری گشتی خەڵکی کوردستان، بیرەوەریەک لە ڕەنج و بەرخۆدان و ڕاوەستان. گوردانی شوان یەکێک بوو لە هێزە تێکۆشەرەکانی کۆمەڵە کە لە کاتی ڕوودانی هێرشی شیمیایی بۆ سەر ناوچەی هەڵەبجە لە گوندی سنووری بیارە پشویان دەدا. لەگەڵ دەستپێکی هێرشەکە پێشمەرگەکان بۆ چوونە دەرەوە لە ناوچەی شەڕەکە گوندەکەیان جێهێشت و ڕێگەی پشتەوەی بەرەی شەڕیان گرتە بەر، بەڵام دوو کۆسپی مەرگبار هاتە سەر ڕێیان.
یەکەم ئەو گازە ژەهراویی کە بەهۆی شمیابارانی هەڵەبجە لە ناوچەکەدا بڵاو بووبووە کاریگەریەکی لەسەر جەستە و توانای تێکۆشەرانیشدا نابوو و توانای جوڵەی بەتوندی لێبڕی بوون. خاڵی دووەم ئەو پردەی کە تەنها ڕێگەی پاشەکشە بوو بەرەو پشتی بەرەی شەڕەکە کەوتبووە دەست هێزەکانی ڕژیمی ئێران و تەقێنرا بووە. لەو گەمارۆیەدا هیچ ڕێگەیەک جگە لە پاشەکشە بەرەو دەریاچەکەی سیروان نەمایەوە، دەریاچەیەکی کە هێزە پشتیوانیەکانی کۆمەڵە لەو بەری ئاوەکە و چاوەڕوانیان دەکردن. ئەوڵە بەردەوامەکان بۆ ناردنی بەلەمی ڕزگارکردن بەیاکان بوو و چەند کەسێکیش لەو پێناوەدا گیانیان بەخەت کرد. لاوە دۆخێکدا بوو کە گۆردانی شوان لە نێو قامیشەڵانەکانی کەنار دەریاچەکە لەگەڵ هێزەکانی دوژمن تووشی شەڕ بوون. پێشمەرگە ماندوو، ژەهراوی و بریندارەکان لە نەبەردێکی سەخت و ناهەوسەنگدا تا دوافی شەک شەڕیان کرد. 68 کەس لەو شەڕەدا گیانیان بەخت کرد. 12 کەس کەوتنە دەست دوژمن و 11 کەسیان دوای ئەشکەنجە و ئازارێکی تاقەت فڕۆکێن لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیدا لە سێدارە دران. یادی گوردانی شوان یادی خۆڕاگری لە سەختترین ساتەکاندایە، یادی ئەو مرۆڤانەیە کە تەنانەت لە نێو گازی ژەهراوی گەمار و ماندوێتی و برینداریشدا دەستیان لە خۆڕاگری هەڵنەگرت. ئەوان بەشێکن لە مێژووی زیندوی کوردستان، هەروەک چۆن هەڵەبجە بەشێکە لە ویژدانی برینداری کوردستان. 38 ساڵ بەسەر ئەو دوو کارەساتەدا تێپەڕیوە. خەڵکی هەڵەبجە شارەکان دووباراوەدان کردوێتەوە و سەددام حسێن بە هەموو دام و دەستگا بەعسیەکەیەوە لە گۆڕدا ڕزیوە. بەڵام کاتژمێر 11:35 خولەکی پێشنی وەڕۆی 16 مارسی 1970 وەک بیرهێنەرەوەی بەردەوام لەوەی کە مرۆڤەکان بە یەکتری ڕەوا ببینن لە مێژووی تاوەنە جەنگیەکاندا بە زیندوی دەمێنێتەوە. پێشمەرگەکانی گوردانی شوان ڕۆیشتن، بەڵام ئەو ئامانجەی بۆ تێکۆشان زیندوو مایەوە. ئەوان لە پێناو جیهانێکدا خەباتیان کرد کە تێیدا شەڕ و نەما نائەمنی ئەشکەنجە و زیندان هەژاری و نایەکسانی جێگەی خۆیان بدەن بە ئاشتی، ئازادی، خۆشگوزارانی و یەکسانی مرۆڤەکان. ئەمامانجا میراتی ئەوانە و بەرپرسیارەتی مانەوەی لەسەر شانی ڕزگار بووان و نەوەکانی دوای ئەوانە. لە 38مین ساڵ ڕۆژی ئەم دوو کارەساتەدا ڕێز دەگرین لە یادی سەرجەمگیان بەخت کردوانی هەڵەبجە و هاوڕێیانی گوردانی شوان. درود دەنێرین بۆ بنەماڵە سەربازەکانیان و بە هیوای ئەو ڕۆژەی کە ئامانجی بەرزیم ئازیزەگیان بەخت کردوانە بێتەدی. یادیان بەرز و بەڕێز بێ و ڕێگایان بەردەوام.